من نام شیروان عثمان فەرەز لە سلێمانیان هەساوم بە شیروانی بێداران لە ساڵی 2023 لە بەریتانیا فێری ئەم میهنەیە بووم، میهنەی کەبابچێتی ئیشی مەطعەم. 2018 لێرە دووبارە دەستمان کردەوە بەم ئیشە تا ئێستا بەردەوامین، ئینشەڵڵا هەر بەردەوامیش. من بیشەی کەبابچێتی و مەطعەم مۆتعەی لێ بینم، یعنی وا هەست ناکەم ئیشەکەم، وا هەست دەکەم کە کەسێکە چێ بۆ دەرەوە بۆ سەیرانێ بۆ شوێنێ هەروە تەسەڕوفەکەم وازام لە گەشتێکم. ڕۆژانە گەر نەیەم بۆ دوکانەکەم تەواو بێتاقە دەبم و ینی ئەو ڕۆژەکە چمە دەریشەوە هەر بیری دوکانەکەم. من 2003 وتم لە وڵاتی بەریتانیا فێری کەبابچێتی بووم، ئیتر لە هیچ شوێنێشکە ئیشم نەکرد تا گەڕامەوە بۆ کوردستان. ئێرە ساڵی 2018 دامەزراوم کەباب شیروانی کە لە تەنیژ ناوخانی بێدارانەوە لە ئێرەوە دەستمان پێکردەوە لە سلێمانی. ڕۆژانە 12 سعات کراوەیە بە گوێرەی مۆسمەکان کاتەکانە گۆڕێ لە هاوینە لە پاییزە لە بەهارە کاتەکانمان فەرقیە بێ سعاتێ 2 سعات دوای بانگی ئیشا کۆتایی بە کارەکەمانێن. کەباب گۆشت جگەر ماسی موشەکەلی شیروان کە پێگاتووە لە دڵ و گورچی لەو گون وە ناوپەنچک باڵ پەراسووی ماسی مریشک ئەوی کە ببرژێ هەمانە. خەڵکی سلێمانی مەوسمی نانەخۆن. ئێستا دەقێ بڵین پاییزە خەڵک زیاتر حەزی لە بابەتی موشەکەلە. ڕاستە کەبابەکە هەرە خورێ، بڵین زیاتر جگەر و گورچی لە و گونەمانە زۆرە خورێ بە حکمێکێتە وردەوردە وەرزەکە بەرەو سەرماڕە ئەو شتانە زیاترە خورێ لە سلێمانیە. بەڵێ قوربان ڕۆژانە زۆربەی ئیشەکانمان بە دلیڤەریە نێرین بۆ شوێنە گشتیەکان و ماڵان و ئەو جێگایانەی کە داوامان لێکەن. لای ئێمە هیچ مەجالی تیانێ، ئەمە نانۆخانەی بێدارانە 24 سعات کراوەیە. نانەگەرمەکەمان لێرەوە دانە بۆ دێ هەم بۆ سەفەری هەم بۆ ناوە بۆ ئەو میوانانەی کە ڕۆمانتیەکەن. کەباب یعنی نانی گەرم، یعنی ئەگەر کەباب نانی گەرم نەبێ کەباب نییە. کەباسی کەبابەکە هەمیشە یەکسەر سلێمانیشی تێکەوێت. کەبابی سلێمانی نابێ ئەستور بێت، کەبابی سلێمانیە بێت تەنەک بێت، کەبابی سلێمانیە بێت زبر بێت، کەبابی سلێمانی ئەبێ دانە بێت، ئەبێ سلێمانی یعنی کەباب و سلێمانی دوو شتی لێک دانە بڕاون ئەبێ بەو شێوازە بێت کە سلێمانی حەزی لێدی. ئەوە ئێمە سلێمانیشێتی ناکەین، بەڵام ئێمە کەباب وا هاتۆ واش هەر بێ واش بێت. تەنەک قیمە بۆ قیمە ئەگۆڕێت بۆ بۆنە هەنێک قیمە هەیە پێویستەکە ئاگرەکەی زۆر سەرێ بێ، هەنێک قیمەش هەیە کە هەر ئاگرینە هەرەوەنە ئەندەی مۆمێک ئاگریتیا بێ، ینی قیمەکان گۆڕانکاری بە ئاگرەکە ئاگەن بە گوێرەی قیمەکە بێ ئاگردانێت.
ئێمە لەوانەیە بڵم چەند جیاوازیەکمان هەیە لەگەڵ شوێنانی ترا بۆ هەر لە بەگەڵ کە بۆمان دێ بۆ پاکردنەکەی مەجموعەیەش هەیە کە لە لەبەر زۆربەی کتابخانەکانی سلێمانی بەکارێنن کە ئێمە فڕێ دێن با نەچینە سەر تەفاسیلەکەی بەڵام بە شێوازێکی زۆر جوان پاگەکرێ وردەکرێ دواتر ئەنجا بەرەو قیمە ئەڕوات چۆن قیمەیەکەین ئێمە لە خێری خێ و تەماتە هیچ شتێکیکە بەکار نایانین بۆ قیمە زۆر جار بە ئەمە بەڕاشکایی بڵێنانی شاراوە نەبێ خەڵکێکڵێ هیچی پێ ناکەم ئەمە بزاری وایە قیمەکە زۆر تەڕێات زۆر چەورە ئێمە کەپەک بەکارێنین کەپەکی ساغ نەک کەپەکی بۆ نمونە ئاردوو یا ئەسپیا ئەمشتانە کەپەکی ساغ هەیە چیلۆی زەڕبی پێنجی ئاردی بکە ئەمە نەگرانە ئەمە بەکارێنین زۆربەی کاتەکان ئەگەر پێویستکە ئەگەر پێویست نەکان نەخێت اینجا ئێمە ئامادەکرێت بۆ قیمەکردن دواتر کە قیمە کرا وڵای بیگەڕەوە ئازایە قوربان ئێمە لەبە بە شێوازێکی خۆمان پاگەکەین چاگەکەین زۆربەی کەبابخانەکانی سلێمانی هەنێ شوێن هەیە کە لە لەبەیە کە خراپیش نییە ینی بۆ نمونە بەکارێنێ مەز ڕەنگە بۆ کۆرسۆڵ خراپێ بۆ چوری جگەر خراپێ ئەم شوێنانە ئێمە عادەتەن فڕێ دێنەوە شتانی کە لە لەبێ ئێمە لە غێری تەماتە و خوێ زیاتر هیچ شتێکیکە بەکار نایێنین بۆ کەباب بۆ قیمەکردن لە کاتی قیمەکردنیشە ئێمە یەک جار لێ دێنەوە بێڵێن دەمیدا بەو دەمیدە یەک جار لێ دێنەوە دواتر جاریشکە لێ دێن و ئامادەوێ بۆ کەباب ئەگەر لە لایلۆ نابێت عارەقە کاتەوە نانەکەت تێگەچێەوە خواردنەکەش شێدارە بێ بەڵام ئەم زەرفە چۆن ئەینێری بەو شێوەیە ئەگەر وەکو چۆن لێرە پێچاوێتەوە لە ماڵۆکێکیتەوە بە هەمان شێوەیە لە ڕووی ژینگەشەوە زۆر تەندروستتر و ڕێک و پێکترە و ئێمە هەر لە سەرەتاوە کە دەستمان پێکردەوە بەو شێوازار بە زەرف دەستمان پێکرد و ئەمە یەکێکە لە جیاوازیەکانی کەباب شیروان باڵێ لە ڕووی توێچووشەوە تەقریبەن سێ قات و چوار قاتی زۆر زیاتریش ئێمە قەسابخانەکە ژەری خۆمانە قەساب شیروان سپاس بخوا قەسابخانەکەژی خۆمانە ئێمە زیاتر زۆربەی کاتەکان لە جگەر و لە گۆشتی برژاندن و لە کەبابیش گۆشتی کاوەڕ بەکارێنین کاوەڕ گۆشتێکی خۆشە هەم بۆ برژانیش ناسک و ڕێک و پێکە و هەم جگەری کاوەڕ باشترین جگەرە کە خۆشترین جگەرە لە ناو جگەرەکانە کە جگەری کاوەڕە کەبابی سلێمانی عادەتەن خۆی لەبەیە لە بەو سەرپەراس و بەکارێنن بەڵام ئێمە زیاتر لەبەی کاوەڕ بەکارێنین و دووجی گەرم یعنی دووجی تازە ئەوە مەرجی ئەساسیە بۆ کەباب کە کەباب هەوەشێ و دانەدانە بێ مەرج نییە جاری وا هەیە ڕاستە بەڵام جاری وایە کەوا خەڵکێک هەیە حەزەکە بە هیچ شێوێ چەوریتیانە بێ یعنی بۆ نمونە بە ڕەشە گۆشتبیکەی هەروە دەرەچێ هەڵناوەشێ ئەجینا ئەو خۆی ئەگەر کەباب خۆربی نابێ و کەباب بخۆی ئەبێ هەر کەبابی سلێمانێکە بخۆی بە لەبەی بەرخ و دووی گەرم کرا و لەبەی کاوەڕ بەو شێوەیە
قيمة كباب خوي عادة سليماني حزين لقيمة درشته يعني حزين لقيمة الزبرة بله قيمة ورد زيادة منطقي يضرب لا عربة بولا توزع حزين لقيمة وردو كبابي برلا بيازا بس سليماني عادة أبي درشت بي أبي الزبر بي أما بيلين كبابي الزبر أو دانا زيادة وستيو زيادة تامي گوشت كشكي والله من أواني بيسبيتم محشي شتيكي تازي هر براسي بيبريتون لكونك يعني أواني كم بيسبيتم لبيع قديمة كان نبوة والله زيادة إسا خلق فيري كبابي محشي بو حزي لشتي تون ولا مش تام توني من زيادة لا شنولاتك ورقتو أجناك كباب جناح لغيري خوي زيادة بتماتو بيازو كروزة حتى تيجي حرام يجي باش ترين قيمة لكباب خانة كان قيمة ورقرن هيش كيشة نبي بونمونة سمر رجعنا خلق دي قيمة يمه توزك بونمونة تنتري كم لو خوشمان أحسن هم شيء شكله هم أوسيو ناش كوي دفعه باش ترين قيمة لما مسمى قيمة خوي نيكر لبازار لا قصاب خانة يا خوي بيكا لا كباب خانة ورقري كيشة نبي بدلني أيوه بدلني أيوه من هركة سيبرجيتي هاتو دودي أعلى قيمة بري نجاة بوا ما روجه شوار جار بو 5000 قيمه اگه بو باشي بيانيان بو كردواري خمان كاله بو تشتنگا بو جاري گيكين لا تشتنگا ايش بدوا بو نيورو جاري گيكين جاري واه دو نيورو جاري گيكين بو يوار جاري كتريكين يوار ايش كلمان بر جاري كتريك يعني شوار بو 5000 ما قيمه اگه يك جارني قيمه كمان يك دسو يك او قيمهش كحاضر يكين سبب الله من قيمه حاضر كدو بو نيورو هم يمان حاضر نكدو لبرو ما بيلين دو قاد لي دينو قاتي يكميان حاضر كراو بو ليدانو بو قاتي دوام يعني تازة بتازة لا ماشينا قوي تدرو أكري بشيشو أبرجو أخذت خدمتي ميوانا كمان بس موكو ماسي كي ماسي معناه تخميري شي خومان من هي سبارت بماسي أما بس خاز ليرة وبأمان شيء مريشكو بالاقش من تخميري تايبته بهيش شويكيش بابتي حافظة بكار ناينين بهارات بكار ناينين بو تخميرة كان معنا هموش تي فريشة يعني فريشة بكار يعني ك بيشكش كي ما ميوانا كان اللي بندوزي مادة كنبراو نتواوي للإنسان حتى كو دنيا أمانته يعني خلق جاي ليرة كواز لنا يعني مجبوري أبي لكاتي برجان نكايا بكاري بيني أجناه وكو إما بيشتر بكار من هنا بيا بو نمونا بو خوش كردني خواردنكا يا بو تدش كردني خواردنكا من بهي شوي بكاري يعني بدلني أيوه داير زينة أجر تيجي يبغى بيخيت هاشتاج وان داير زينة يعني وكو شاملي شيء قاتو أما أنا موادي خراب اما قربان پێک هاتوین بە خۆم و براکەم و پێک هاتوین لە دەکەس کە لێرە کارەکەی لە کەباب شیروان شوێنەکەمان هەرەوە ناهەڵەگرێ و هەرەوە نەخبۆڵەکە وڵا ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە هەر لە شوێنی خۆمان لەوانەیە فراوان بین بەس بۆ پێ ناکێشین بۆ شوێنی کە هەر لەم شوێنەی خۆمانە کە ئێستا هەین ئینشاڵڵا لە بەرنامەمانە هەیە گەورەتریگەین سەگەورەمان کردووە پار مەهەڵ ڕەمەزان ئەو ساڵی پشتۆمان خسۆتە سەر ئینشاڵڵا ئەگەر کرا شوێنێکی تریژ هەر لەم دەوروبەرەی کە پەیوەستە بە ئەم بینایەمانەوە ئینشاڵڵا ویشی خێنە سەر لە سلێمانی تا تاسووزە و تا ئەوە بڵین تا تاسووزە نردومانە تا عەربەت بۆ
خواریشەوە تاکو تانجەرەوە بەڵێ تا تانجەرەوە بۆ سیتەک ئەوانە ڕۆژانە ئەیانێرین یعنی بە چواردۆری سلێمانێ تا تاسووزە و تا عەربە ئیتر تەکسیەکانمان تا ئەوێ ڕۆنی تر زیاتر ناچ. لە ڕاستی حل لە سەرەتاوە کە گەڕامەوە بۆ کوردستان هەر بە نیازی ئەم ئیشە بوو مەڵامی تر چەند زووبێ هاتە پێشەوە نەمتوانی تاکو خوام شوێنی کرد بە نسیبمان و ئەم شوێنەماندانە ئەژنا هەر لە سەرەتامەوە لە 2005 کە گەڕامەوە وا هاتمەوە کە ئیشەڵا لێرە کاوخانەیە یا مەطعەمێک دامەزێنی و چەند کەسێک لە خۆم کۆکەمەوە لە شوێنێکی ئاوا و بە خۆمان ئیش بکەین بەڵامی تر تۆزێت تەئەخیر بووین لە کاتەکەیە.